ئێستا دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە خاڵی سنووری حاجی ئۆمەران. ئازاد سڵاو لێبێ، دەمەوێت پێم بڵێ جموجۆڵی بازرگانی و جموجۆڵی هاتنوچوونی گەشتیاران لەو دەواازە سنووریە نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە چۆنە؟ سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. دیارە دوای ئەنجامدانی گشتپرسی جۆرە گرژی و ئاڵۆزیەک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق دروست بوو، تیایدا دەنگۆی ئەوە بڵاو بۆیە کەوا مەرزی حاجی ئۆمەرانیش جموجۆڵی بازرگانی و گەشتیاری پەشی کەوتۆ و داخراوە. بەڵام ئێمە ئێستا لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانین، تاوەکو ئێستا هەم گەشتیاران بەردەوامن و لایەنی بازرگانیش بەردەوامە سنوورەکە دانەخراوە، بەڵکو بەردەوام من ئێمە لەگەڵ گەشتیاران قسەمان کردووە، ئەوان ئاماژیان بەوە داوە تاوەکو ئێستا سنوورەکان بەردەوامن و هیچ داخرانێکی پێوە دیار نییە. تەنها ئەوەی گەشتیاران ئێمە لێمان پرسین ئاماژامان پێدا کەوا هێزی پازدارانی ئێران لە سنوور ژمارەیان زیاد بووە لەو ناوچانەوە. ئەو هەواڵانەی کەوا تاوەکو ئێستا جەیشی عراقی هات بێتەوە ناوچانە، هیچ ئاماژەکانەوە ناگەێنن کەوا جەیشی عراقی تاوەکو ئێستا هاتبێتن بۆی خاڵی سنووری حاجی ئۆمەران تەسلیم بکرێتن. ئەمڕۆ بەڵکو مەرزی حاجی ئۆمەران تاوەکو ئێستا هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی گەشتیاری ئاساییە. بە هەمان قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی و هاتنوچوونی گەشتیاران هەمان قەبارەیان جیاوازی هەیە لە ئێستادا کەم و زیادی کردبێ؟ بەڵە بەختیار بە حکمی ئەوەی ئەمڕۆکەوا ڕۆژی هەینیە قەبارەی بازرگانی جموجۆڵی بازرگانی زۆر کەمە بە شێوەیەکی خاو سست ئاڵوگۆڕی بازرگانی ئەکرێتن و هەروەها گەشتیاریش بە شێوەیەکی کەم هاتوچۆ لەم ناوچەیە دەکەن. بەڵام تاوەکو ئێستا مەرزەکە دانەخراوە و بە شێوەیەک بەردەوامن لە جموجۆڵی بازرگانی و هەم گەشتیاری. بەڵام ئەمە وڵاتی ئێران چەند ڕۆژێکە مانۆری سەربازی لە ناوچەکەش دەست پێ کردووە، مانۆری سەربازی لە سنووری سیدەکان و حاجی ئۆمەران تاوەکو ئێستاش بەردەوامە. زۆر باشە. بەپێی سەرچاوەیەک هەواڵێکە بوو کە سبەینێ سێ کاروانی سەربازی لە بەغداوە بەڕێ دەکەون بۆ وەرگرتنەوەی دەواازە سنووریەکان. لەو ڕۆوە ئەگەر قسە لەگەڵ بەرپرسانی ئەوێ کردبێ، زانیاری ئەوان لەو بارەوە چییە؟ بەڵە تاوەکو ئێستا ئەمە لە نزیکەوە بەرپرسانی ئێرەمان نەدیوە، وا بڕیارە بچینە لایەن بۆ ئەوەی زانیاری ئەوانی وەربگرین. بەڵام تاوەکو ئێستا بە پێی و سەرچاوانەی بەدەست ئێمە گەیشتووە، مەرزەکان تەسلیم نەکراون و هیچ حکوومەتی عراقیش نەهاتۆتە و ناوچانە داوای تەسلیمکردنی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ڕەنگە لە دوو ڕۆژی داهاتنی وەربگرین. بەڵام تاوەکو ئێستا بە پێی و سەرچاوانەی بەدەست حکوومەتی ناوەند داوای مەرزەکان دەکاتەوە. سواز بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە دەواازەی سنووری حاجی ئۆمەرانەوە.